کاتی درێنەی گەنمەکە هاتبوو بەڵام تەواوی گەنمەکەی بوو بە خۆڵەمێش. ئەمساڵ دڵیان خۆش بوو بارانی باش باری بوو. گەنمەکانیان لە ساڵی ڕابردوو بەرهەمی باشترە. بەڵام گەنمەکەی ناجی و 35 جوتیاری دیکەی کانەبەردینە بەهۆی ئاگرەوە بە تەواوەتی لە ناوچوو. وەڵا وازانمە تۆ راپۆرتێکەکەی لەسەر ڕووداوێکی دڵتەزیێن و کەسێ تێ مایکەکەتە شوێنی چەندێ ناخۆشە لە ئەسنای ئیشەکەی خۆت و مایکەکەت و چەند خۆشەوێ. ئێمە زەویەکەمان خۆشەوێ، ژیانمانی لەسرە، ئایندەی مناڵەکانمانی لەسرە. کاتێ من ئەو گەنمە بەرەمێنم ئەمەوێ بیخەمە بازاڕەوە من سوود لە پارەکەی ببین و خەڵکیش لە نانەکەی کاتی ئەسووتێت چه هەستێکە بێ زۆر ناخۆشە. 500 دۆنم زەوی بە گەنمداچێنرا و سوتاوە. هەر جوتیارە و بە جۆرێک باز لە ڕەنج و زەحمەتی بەفیڕۆچووی ئەم ساڵی خۆی دەکات. ئینتاجێکی زۆر جوان مەسروفێکی زۆرمان کردووە، پەینی کیمیاوی، کێڵان، دەرمانکردن، حتا لەم ڕۆژانە دەرمانی سون و کێسەڵەمان کردووە. بەڵام کابراتیە بە ڕۆژی نیوەڕۆ ئالوێ ئارێگەنێتەوە دەرەچێت و ئەو خەڵکە تووشی ئەو خەسارێکا ببین بە چای خۆتان زیاتر لە 500 دۆنم ئەرسوتاوە هەمووی گەنم بووە. کابرا دوێنێ نانی دەڕاستی ئاوردووەمە، ئەمە دوێنێ نانی دەڕاستی ئاوردووە گەنم دەرەوە پارەی کووتەکەی مستایش نەداوە. یعنی ئەو کووت و دەرمان و کرێیە کە سەفم کردووە بە قەرز کردومە، یعنی ئستش پارەکەیم نەداوە. چاوەڕێ گەنمەکەم کە هەڵی گرم و پارەکەی بوو. جوتیارەکان باز لەوە دەکەن کە ئاگرەکە بە ئەنقەست بووە. 2 کەس تا ئێستا بە گومانی هەڵگیرساندنی ئاگرەکە دەستگیر کراون. زیانی جوتیارانیش بە زیاد لە 1 ملیار دینار خەمڵێنراوە. ڕەنجی 8 مانگی 36 جوتیاری گوندی کانیبەردینە بەهۆی کەوتنەوەی ئەم ئاگرەوە بەفیڕۆچوو. ئەوان 3 ساڵە بەهۆی کەوتنەوەی ئاگری بە ئەنقەستەوە زەوێ کشتتوکاڵەکانیان دەسووتێت کە بژێوی ژیانی دەیان خێزانی لەسرە. جوتیاران لە کاتی پێکەشتنی بەروبوومی گەنم دەستیان لەسەر دڵیانە کە ئاگرێک نێت و ڕەنجی 1 ساڵیان بە خەسار بدات. ئەڤیناتا کوردستان 24 گوندی کانیبەردینەی شارە زور.